السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. خوشك سروان. باش ما مصجن. خوشك بەڕێزەکەی من جەنابتان شکر باشن الحمد لله. مامۆستا منێک دوو پرسیارمە بوو. پرسیاری یەکەمت خوشکی من. مامۆستا ئێمە هەفتە لەوانەیە هەفتەی دوو جاریا سێ جار سەردانەکەین ڕێگاکەمان دوورە لە با بڵێن لە هەولێرەوە ئەڕووینەوە خورمات و نزیکی 175 کیلۆمەترە و ئەگەڕێنیشەوە ئایا ئەتوانین نوێژەکانمان بە قەسر و جەم بکەین؟ بەسەر چاو وەڵامت دەدەمەوە. بەسەر چاوان پرسیارەکەی تریشم ئەوەیە کە ئەڕۆین ئێستا مامۆستا خۆتە زانی مانی محەڕەم و سەفەرە چلەی مادین هەیە ئیمام حوسێن هەیە لە ڕێگاکان شتیان داناوە ئەیدەنە خەڵک ئەگەر وەری بگری بیخۆی گوناح نییە؟ بەسەر چاویش قسەت بۆ دەکەم. دەست ماچەکە مامۆستا گیانخوان دەزاتەوە کچی من خوشکە سەروان خوا ئاگادارت بێ. خوا لەگەڵ بەسەر چاو ئاگادارتان خوابتان پارێزێ ئینشاءالله. خوا لەگەڵ خوشکە سەروان دەفەرمێت هەفتەی دو سێ جار لە هەولێرەوە دەچینە خورمات و خوابتان پارێزێ 170 کیلۆمەترە قەسر و جەمع دروستە بەڵێ بە دڵنیاییەوە لە ڕۆیشتنتان لە هاتنەوەتان ئەگەر لەوێمانەوە لە مەسەبی شافعیدا 4 ڕۆژ حتا تەنانەت زیاتری ژمانەوە حتا دێنەوە لە ڕێگادا کە دەڕۆن لەو سەر کە دێنەوە ئەو مەسافەی چەند ڕۆژێکە کە لەوێ دەمێنەوە لە خورمات و حتا دێنەوە بۆ هەولێر هەموو نوێژەکانتان بە کورتکراوەی و بە کۆکراوەی بە قەسر و جەمع واتە دوور کاتی نیوەڕۆ بکەن دوانی عەسریشی لەگەڵا بکەن سێر کاتی مەغریب لە کاتی کە خۆیان کە کردە دەر سیانە دوی عیشاشی لەگەڵا بکە سیانەکەت بردە لای عیشا سێی مەغریب بکە و دوانی عیشای لەگەڵا بکە بەڵێ هەموو نوێژەکان بە قەسر و جەمع بکەن هەم خێریشی زیاترە چونکە قەسر و جەمع هەدیە و دیایی ئەڵڵایە سوبحانەهو وتەعالا بەڵێ من کاتم هەیە من پێم دەکرێت بڵێ خوایە سوپاسی دیاریەکەت دەکەم بۆ ئەم خەڵاتە بۆ ئەم کارە ئاسانیە کە لە دینی ئیسلامدا پێشکەش بە ئێمەت کردووە خێریەکەی زۆر زیاترە بەڵێ هیچ ئیشکالێکتان لەسەری نەبێت لە هەولێر بۆ خورمات و لە ڕێگادا چلەی ئیمام حوسێنە و خواردندا دەندرێ و ئەوانە خواردنێک ئەگەر بۆ غەیری خوا سەر حیوانێک سەر بڕدرا بێ بۆ غەیری خوا کرابێ دروست نییە هەموو خواردنێک چێ شتێک دروست دەکەی بۆ غەیری ئەڵڵا کرابێ بە سەدەقە نابێ لێ بخۆی حیوانێک سەر بڕدرا بێ بڵێن بۆ مەرقەدی فڵان کەس بۆ فڵان سەحابی مادام بۆ غەیری ئەڵڵا ناوی غەیری ئەڵڵای لێ هاتوێ ناوی بخورێ بەڵام من وا نازانم ئەوەی کە دەکرێت بۆ ئیمام حوسێن و ئەوانە شتێکی شەرعی نییە جارێ ئەوە هەر بۆ خۆی شەرعی نییە کە ساڵانە ئەم چ لە شتانە زیندوو دەکرێتەوە ئەگەر لە من دەپرسی لە ڕووی شەریعەتەوە بابەتێکی بەتاڵە ساڵانە زیندووکردنەوەی پرسە و تەعزیە و ئەوانە بڕواتان هەبێ کەم قسەیە دەکەم هیچ کەسێ باوەڕ ناکەم بە ئەندازەی من حبی ئیمامی حوسێنی هەبێ ئەوەندەی ئیمامی حوسێن و ئیمامی حەسەنی برای و ئیمامی عەلی و فاتیمەی زەهرا کچی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوانە ئالوبەیتی پێغەمبەرن صلی الله علیه وسلم هەر کەسێک محەبەتی ئالوبەیتی پێغەمبەری نەبێ صلی الله علیه وسلم ئەم بنەماڵە خۆشەویستەی پێغەمبەر ئەمنەوە ئازیزانە ئەم حەسەن و حوسێنە کە ڕیحانە بۆن خۆشەکەی پێغەمبەرن صلی الله علیه وسلم بڕوات هەبێت لە ئیمانت بترسی بەڵام لەولاوە ئەمەی کە دەکرێت بە ناوی ئیمامی حوسێنەوە بڕواتان هەبێت بابەتێکی سیاسی زیاترە ئەگەر وەکو دین سەیریکەی ئەمانە بەتاڵە بۆیە ئەگە بۆتان کرا لەم خواردنانە نەخۆن باشترە نەیخۆی باشترە بەڵام ئەگەر کەسێکیش خواردی ئەوە نییە نانی دەستی کافرێکی خوارد بێ بە ئیزنی خوا هەر بۆ خوا کراوە لە خۆشەویستی ئیمام حوسێن کراوە خودی کارەکە بۆ خۆی باش نییە خودی کارەکە بۆ خۆی بەتاڵە ساڵانە ئەم چ لەو تەعزیە نوێکردنەوەیە و بە خۆدان و بە زنجیر لە خۆدان و ئەوانە ئەو خۆ ئیمامی عەلی لە ئیمامی حوسێن گەورەترە ئەی بۆ ئەو ناکرێت خۆ ئیمامی حەسەنی ژۆکو ئیمامی حوسێن برایەتی و گەورەیە و سەیدە ئەولادی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەولادی فاتیمەی زەهرا ئەی بۆ ئەو ناکرێت کەواتە عەرزم کردن خوا نەخواستە قسەیەک دروست نەبێ بڕواتان هەبێ باوەڕ ناکەم کەسێ بە ئەندازەی من حبی ئیمامی حوسێن و بنەماڵی پێغەمبەری هەبێ صلی الله علیه وسلم بەڵام ئەم کارەکە ناشەرعیە لەو خواردنانە ئەگەر نەخۆی باشترە وەگە خواردی شت تاوانێکن نەکردووە.